تابلۆیەکی کوردی ڕێککەوتنی دیمەشق و ڕۆژاوا داهەژێنێت. ئەحمەد شەرع ڕۆژێک بۆ ڕازیکردنی کورد دەیوت من خاڵوانم لایدایە گەورەمەوە کوردن، کورد میلەتێکی ئازان و نەوەی سەڵاحەددینن کەچی قسە شیرنەکانی بۆ هەڵخەڵەتاندنی کورد زۆر بڕی نەکرد. ئەمڕۆ تابلۆیەک لە حەسەکە کە لە پاڵ عەرەبی بە کوردی نووسرا بوو هێندرایە خوارەوە. ئەم هەنگاوەش گڕی لە تووڕەیی کوردانی ڕۆژاوا بەردا و ئارامی کۆتایی پێهێنان. گەنجانی کوور هەڵیان کوتایە سەر بینایی کۆشکی داد، تابلۆ فەرمیەکەی سەر دەواازەی کۆشکی دادیان هێنایە خوارەوە. ئەم گرژیا دوایەوە هات کە حکوومەتی سووریا زمانی کوردی لە تابلۆ فەرمیەکانی ناو کۆشکی داد سڕیەوە. ئەمەش لەلایەن لایەنە کوردیەکانەوە وەک پێشێلکردنی لێک تێگەیشتن و ڕێککەوتنەکانی پێشوو لە قەڵەم درا. سڕینەوەی زمانی کوردی لە کاتێکدایە کە ناکۆکیەکان لە نێوان دیمەشق و ئیدارەی خۆسەر لەسەر بەڕێوەبردننی دامەزراوەکانی حەسەکە و قامیشلۆ گەیشتۆتە لووتکە. پێش ئەم ڕووداوە کۆبوونەوەیەک لە باڵەخانەی پارێزگای حەسەکە بە ئامادەبوونی پارێزگار نوورەدین ئەحمەد و تیمێکی سەرۆکایەتی ئەنجام درا بە مەبەستی ئامادەکاری بۆ دووبارەکردنەوەی کۆشکی داد و گەڕانەوەی دادوەرەکان بۆ کارەکانیان لە ژێر چەتری سەروەری یاسای سووریا. بەڵام هەوڵی حکوومەت بۆ کۆنتڕۆڵکردنەوەی تەواوەتی بیناکە و فەرامۆشکردنی زمانی کوردی بەرەو ڕووی ناڕەزایەتی توم بووەوە و هێزانینیەکان لە دەوروبەری ناوچەکە بڵاویان پێکرا. ئەم ئاڵۆزیە نوێ نیشانی دەدات کە پرسی زمان و ناسنامە لە ڕۆژاوا هێڵی سوورە. سڕینەوەی تابلۆ کوردیەکان تەنها کارێکی ئیداری نییە، بەڵکو و تاقیکردنەوەی ئیرادەی نەتەوەیەکە کە چیتر بە قسە بێکردارەکانی ئەحمەد شەرع ناخەڵەتێن و ڕێگە نادەن دەستکەوتەکانیان بکرێتە قوربانی ڕێکەوتنەکان.